صوتاً لباورينكم لدستواجی ترفێرە بین بە زاراوەی جولفەی عێراقی کە زیاتر لە بازاڕە بەکاردێ بۆ نمونە ڕوح لغێر محل ڕوح بڕۆ لغێر بۆ شوێنێکی تر محل دوکان بڕۆ دوکانێکی تر ڕوح لغێر محل إذا لقيت بهذا السعر إذا لقيت بهذا السعر ئەگەر بەم نرخە دەست کەوت إذا ئەگەر لقيت يعني دەست کەوت بهذا السعر بەم نرخە ئانی ئەنتیک بەلاش من بە خۆڕایی پێتی ئەدەم ئانی من ئەنتیک پێتی ئەدەم بەلاش بە خۆڕایی كل غراضنا بضمان هەموو کەلوپەلەکانمان گەرنتیان لەگەڵە كل غراضنا يعني هەموو کەلوپەلەکانمان بی يعني لەگەڵێتی ئەریدە ئەمەوێ ماریدە نامەوێ ئەریدە ماریدە أخذ بهاي السعر بەو نرخایی بەم آخذ بهاي السعر آخذ بهاي السعر بەو نرخایی بەم خەلی يمك خەلی يمك با لای خۆت بێ خەلی يمك يمك يعني لای خۆت